و پێکەوە دەست لە ناو دەستی لەگەڵ ئازارەکانی میلەتەکەمان لە هەر کوێبی ئەمڕۆ لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانە تەبعیەوە نمونەیەکە لەو مامۆستا زۆر باشانێکەوە ئێمە ناوەندی شاری هەولێر هەمانە بەیەکەوە هاتین هاوکاری مامۆستایانی بەڕێزمان هێنا لەگەڵ ئەوقاف بەیەکەوە سەردانی ئەو کەمپینەمان کرد بە ئەرشێکی ئاینی و نیشتیمانیمان زانیکەوە پێویستە لەگەڵ هاونەتەوەمان لەگەڵ کوردانی خۆمان لەگەڵ ئازیزانمان خوشک و برایانمان لە ڕۆژ ئاوا لە ئازارەکانیان بەشدار بین بە هەرچی نەبێ یعنی تیمان شتێکی کەممان لە دەستش بێ بەڵام هەر هاوکار بین لەگەڵیان بەشدار بین لەگەڵیان هەست بە ژانیان بکەین هەست بە کۆژانی ئەو میلەتەمان بکەین لە ڕۆژ ئاوا وەکو وازبێکی ئاینی هاتوین کە دەستیان بگرین هاوکاریان بین و ئەمڕۆژ هاوکاریەکەمان بە هاوکاری مامۆستایان بێگومانی هەموویانە گەیاندمانە ئەو کەمپینە باشە ئاکارەکەمان پێک هاتبوو لە ئەرزاقی کەوا ڕۆژانە بەکاردێنێ لە برنجە و لە ڕۆنوم لە پێویستەکانی ترە و سوپاس بخوا بە سەلامەتی الحەمدولیلا گەیاندمان و مامۆستایانیش لەگەڵمان پێکەوە ئەوانە کە وتار خوێنانی شاری هەولێر بەشێکی وتار خوێنانن پێکەوە هاتین و هاوکارەکەمان دایە ئەو کەمپینە باشە. باش مامۆستا پەیامی ئەو ڕۆژی هەینی مامۆستایان دیاری کرابوو لەسەر کوردان و برایان خوشکانمان لە ڕۆژ ئاوا مامۆستایانی ئانی تا چەند ڕۆلی خۆیان مەسەلەن گێڕاوە لەم سات و کاتانە بە تایبەت لە مەسەلەن لە کاتێکی وها تا چەند گرینگە مامۆستایانی ئاینی ڕێنمونی خەڵکن ڕۆلێکی باش و ئەرێنی ببین خۆی لە هەموو پرسە نیشتیمانیەکاندا مامۆستایانی ئاینی ئێمە بەگشتی لە هەرێمی کوردستان ڕۆڵی زۆر باشیان بینیوە و جێی دەستخۆشین بەڕاستی ئەو تارخوێنانی ئێرە نمونەیەکن لێرە ئێستا لێرە نزیکەی سی مامۆستای بەڕێزی ئاینیمان لەگەڵدایە کە و تارخوێنن لە سەنتەری شاری هەولێر ئەوانە نمونەیەکن لەو نمونانێکەوە لە هەرێمی کوردستاندا هەن ئێمە ئەمڕۆ لە پاڵ ناونیشانەکانی بۆردی وتاری هەینی مامۆستایانی بەڕێز لە وتاری دووەم پشتیوانی خۆیان بۆ ئەو کەمپینانە ڕاگەیاندکەوە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ ئەوی هاوکاری پێشکەش بکەن ئەمەش لە دوو خاڵ یەک دەگرێتەوە یەکەم خاڵی ئاینیمان خاڵی نیشتیمانیمان هەردوو لامان هەردوو یەکتر دەگرینەوە و پێکەوە دەست لە ناو دەستی لەگەڵ ئازارەکانی میلەتەکەمان لە هەر کوێبی ئەنجا ئەگەر لە ناوخۆی وڵات بیان لە دەرەوەی وڵات بی بۆیە ئەو بەرپرسیارەتە لە نێو مامۆستایان ڕەنجی دابووە ئەمڕۆ و دەشبینیکەوە ئێستا قەلەباڵغیەکی باش بە کەمپینەوەکەوە دیارە ئەوە کاریگەری مامۆستایانی بەڕێزی ئاینیە کاریگەری ئەو پەیامەیەکەوە لە وتاری میانڕەوی مامۆستایانی بەڕێز لە وتارەکان پێشکەش دەکرێت کە ئەمە بەڕاستی بۆ ئێمە جێ فەخرە و جێی شانازیەوە ئێمە هاتین وەکو ئەرک هاتوین وەکو وازبی خۆمان هاتوین خوانە خواستە بە ناوی شتێکتر نهاتین تەنیا هاتین ئێمە هەستمان بە بەرپرسیارەتی کرد بۆیە بەشداری ئەو کەمپینەمان کرد.